سڵاتانێ بێ بەڕێزان. بەیانی ئەمڕۆ وەزارەتی دادی عراقی بڕیاریدا یاخود بڕیاری لە سێدارەدانی ئەو کەسانی جێبەجێ کرد کە تاوانبار بوون بە قەسابخانەکەی دوجێل کە لە ساڵی 2006دا ئەنجام درا. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە بڕیاری لە سێدارەدان و کاریگەری لەسەر توندوتیژەکان لە عێراق. ئایا کۆتایی بە توندوتیژەکان دێنێت یاخود ئەمە قۆناغی تری توندوتیژیە کە بڕیاری لە سێدارەدانە؟ وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاتتان لێ بێ بەڕێزان بەڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە بڕیاری لە سێدارەدان لە عێراقدا. تا چەند کاریگەری ئەم بڕیارە کاریگەری دەبێت لەسەر توندوتیژەکان؟ ئایا کۆتایی پێدێنێت یاخود ئەمە قۆناغی ترە دەتوانین بڵێین بڕیارەکە کاریگەری نابێت و ئەم بڕیارە خۆی لە خۆیدا کە بینیمان لە مێژووی هەموو وڵاتاندا زۆربەی وڵاتەکان دژی ئەوە بوون کە بڕیاری لە سێدارەدان لە وڵاتەکانیاندا جێبەجێ بکرێت. بەڵام لە ئێستادا دەبینین ئەو دیمەنانەی کە ڕۆژانە لە عێراقدا هەیە، دیمەنی توندوتیژی، دیمەنی کوشتن، دیمەنی خۆتەقاندنەوە، تا چەند بڕیارێکی لەم شێوەیە کاریگەری دەبێت لەسەر ئەو دیمەنانە و ئایا قۆناغێکی تر دێنێتەکایەوە لە عێراقدا؟ ئایا لە عێراقێکی دیموکراسیدا وەک هەموو لایەنە سیاسیەکان دەڵێن پاش ڕوخانی ڕژێمەکەی سەدام حوسێن ئەم بڕیارە تا چەند کاریگەری هەیە؟ ڕۆڵی چییە لە دیمەنەکانی عێراقدا یاخود لە توندوتیژەکانی عێراقدا بەگشتی؟ یەکەم پەیوەندیمان دەشتی لە هەولێر. سڵاو لەوێ کاک دەشتی، فەرموو. سپاس کاک دەشتی. بڕیاری لە سێدارەدان لە عێراق ڕەنگە ئێستاکە بەم شێوەیە نەبێت کە هەر کەسێک جەریمەیەکی کردبێ کەسێکی بەرپرسی باڵا بۆ لە ڕژەیم پێشووی عێراق لە سێدارە دەدرێت. ئەم بڕیارە وەبزان لەلایەن سەرۆک کۆماریشەوە زۆر جار ڕەفز کراوەتەوە. من پێم ئەوانەی کرد بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەردەچێ ئەمانە لە چوارچێوەی ئەم مستەشار و ئەم کەسە بەرپرسە باڵاکانی ڕژێمی پێشووی عێراق بوون، چونکە ئەمانە توانیان بڕیاری لە سێدارەدان بدەن بە هەزارها ڕۆڵی کورد، هەزارها مەواتنی عێراقی بەبێتەوەن. ئەگەر بمێنە بۆ مستەشارەکە بێ یاخود باڵاکانی ڕژێمی پێشووی عێراق بێگەرینا بۆ ئێستاکەی عێراق بۆ بەرپرسە باڵا تیرۆریستەکان بێتن. بەڵێ، سپاس بۆ پەیوەندەکەت کاک دەشتی لە هەولێر. بەڵێ ئاڵێ لە سلێمانی. سڵاو لێ بێ ئاڵێ خان، فەرموو. ئێوارە باش کاکشوان. سپاس ئاڵێ خان. دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم. سپاس دەکەم. بەڕاستی بەلای منەوە شتێکی زۆر ناخۆشە کاک ئەبینی با تاوانبارترین کەسیش بێت، بەڵام کاتێک بە زەلیلی ئەیبینی بەڕاستی نازانم، یعنی ئەگەر تۆزێ ویژدانێ هەبێ هەر بەزێ بۆ کەسایەتەوە یاخود کە لە سێدارەیانێ وەڵای ئەو هەر زۆر زۆر گوناحە، چونکە ئەوە بە ئەو کەسە زۆر زۆر تاوانباریش بێ، بەڵام ئەوە هیچ کێشەیەک چارەسەر ناکا کە تۆ لە سێدارەی بێ. یانە بینی لە وڵاتانی ئەوروپا سێرەکەی یاخود ئەبینی ئەو کەسا کە تاوانبارە لە سێدارەی نایەت، حکومەیەکی ئەبەدی بۆ دائەنێ کە ئەوە شتێکی باشە. بەڕای من ئەوە کێشەکان چارەسەر ناکات و کاتێکی خۆشیش. زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵازان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک و ناونیشانی facebook.com/نالیا تیڤی دەتوانن ڕاوتێ بینی سەرنجەکانی خۆتان بنین لەسەر تەوری بەرنامەکە کە تایبەتە بە بڕیاری لە سێدارەدان تا چەند کاریگەری هەیە لەسەر توندوتیژەکان لە عێراق و تا چەند کۆتایی بەو توندوتیژیانە دەهێنێت. بەڵە سارا لە هەولێر. سڵاو لێ بێ سارا خان، فەرموو. سارا خان لە هەولێر. سارا خان گوێت لێمانە؟ ئەلو بەڕێزم، ئێوارە باش؟ زۆر سپاس دەکەم. ئێوارەت باش. دەستخۆشی بۆ تۆ و هاوکە ڕازەکانت. زۆر سپاس دەکەم. بەڵێ بەڵێ سارا خان. سارا خان گوێت لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە، دەچنە لای کاک بەکر لە شەوامک. سڵاو لێ بێ کاک بەکر، فەرموو. کاک شوانکوی باسی. زۆر سپاس دەکەم. ئەدی هەیناکە ئەوە مەسەلەی ئەوانەی تیرۆریست. بەڵێ کاک بەکر گوێمان لێتە بە باشی، بەڵام ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆت دوورکەویتەوە لێی بۆی باشتر گوێمان لێت بێ. باشە چاوەکەم. بەڵێ.
ئەوانەی تیرۆ لە سند دەبینێ زانیتی خۆیان دەتەقێنەوە ئەلعانوا جیرانە لە سندەکانی بەغدایێ ئەیدۆ ئەوانە هەتاڵعان ئەویان لۆ دەرنەچووە و بەڵێ کاک بەکە گوێمان لێتە ئەوانە هەتاڵعان ئەویان لۆ دەرنەچووە لەبەرەوەی دەبای ئەوانە زوو ئەوەیان لۆ دەرتیتن لەبەرەوەی ئەوانە تیرۆرسشی ئەوانە چەند باکەتیان کوشتیە و کەسان تاوانیان کردیە و تشتیان کردیەوە لەعانیش هیچ شتێکیان لۆ دەرنەچووە لە ئەوانە. بەڵێ کاک بەکرێمە دەبینی لە نێوان لایەنە سیاسەکانە ئەمە چەندین ساڵە دەتوانین بڵێن لە کاتی لە سێدارەدانی سەدام حوسێن ئەم مشتمرە هەیە لەسەر ئەوەی کە بڕیاری لە سێدارەدان لە عێراقدا یان ئینغا بکرێت یان هەندێک لایەن داواکەن کە بمێنێتەوە. ئێمە بینیمان لیستی عراقیە پێش ماوەیەک داوای کرد کە ئەم بڕیارە ئلغا بکرێت. ئایا بڕیارێکی لەم شێوەیە تا چەند چارەسەرە بۆ دۆخی ئێستای عراق پێت وایە؟ بەڵێ بەڵێ واللهی دەزانیتیا بەڕاستی ئەلعانەوە شتەیە بەخۆی هەتایە لە سزم دابن بەسەرەکی زۆر باشترە لەبەرەوەی ئەوانە ئەلۆ بەڵێ گوێمان لێتە کاک بەکر والله ئەوە کارەبامان کوژاوە دوای لە بردن دەکەم گوێم لێتە فەرموو بەردەوام بە گوێم لێتە ئەو جاوارە دەبینی زانیتە لە دەسزنی وێن دەرن سبینێ دنیاە هەتایە لە سزێبن بەعقری خۆتان بەعقری ما دەبی ئەوانە سبێنێ دامنە سبێنێ هەتایە لە سزێ نەبن بێنە دەرێ شتکە نەکەنەوە لە بەرامبەر ملەتی کورد. بەڵێ دوای لە بردنی دەکەم زۆر مەمنونیشم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە قەڵاتزێ. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. کاشمان جانێوانە باش. زۆر سپاس کاک محەممەد یوارد باش. کاشمان بمگورە وەڵی چاک نەگەیشتم بەرامبەر چینەوە. بەڵێ تەوەرەکە تایبەتە بە بڕیاری لە سێدارەدان لە عێراق. ئایا ئەم بڕیارە تا چەند وەک پێشتۆزی ئاماژەم پێدا کاک محەممەد مشتمڕێکە لێسەرەوەی ئەم بڕیارە جێبەجێ نەکرێەوە ئلغا بکرێ بەڵام ئەمڕۆ بینیمان بڕیارەکە تا ئێستا جێبەجێ دەکرێت بێگومان لە عێراقدا ئەمڕۆ وەزارەتی داد بڕیاری لە سێدارەدانی ئەو کەسانەی جێبەجێ کرد کە تۆمەتبار بوون بە ئەنجامدانی قەسابخانەکەی دوجێل کە لە ساڵی 2006دا ئەنجامدرا. ئایا ئەم بڕیارە لە دۆخی ئێستای عێراق پێت وایە چارەسەرە یان کاریگەری دەبێت لەسەر توندریژیەکان؟ بەڵێ زۆر سپاس. بەڕای من کاشوان یعنی بە ئەعدامکردنی ئەوانە چارەسەر ناکرێت. بەڵێ بەڵام ئەگەر بێت و زیندانی ئەبد بکرێن باشترە. بەڵێ چونکە خۆی بەڕێز مامزەلاریش کە ئێستا سەرۆکی کۆماری عراقی لەگەڵەوە نییە کە خەڵی ئەعدام بکرێن. زایدی نازانم ئەوانی کە چۆن دەتوانن ئەوانی ئەعدام بکەن. بەڵێ ئیدی وەڵاسە بێم خۆش ئەوانە زیندانی بەد بکرێن باشترە چارەسەر بۆ ناکرێت ئەعدام بکرێت چونکە بەوە چارەسەر ناکرێت ئەوانیش گوناحن ئینسانن سزای خۆیان بدرێت بە زیندانی ئەبەدی تاتایی پێم وایە باشترە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد. دیارە ئەو زانیاری کە ئاماژەی پێدا ئێمە بینیمان لە کاتی بڕیاری سێدارەدانی سوڵتان هاشم کە وەزیری بەرگری پێشووی عێراق بوو جەڵال تاڵبانی کە سەرۆکۆماری عێراقا ئەو کاتە ڕەتی کردەوە کە ئیمزا لەسەر ئەو بڕیارە بکات بەهۆی ئەوەی کە وەک خۆی ئەو کاتە ئاماژەی پێدا کە ئەو لە نێوان ئەو پارێزەرانە بوو کە ئیمزایان کردبوو لەسەر ئەوەی کە بڕیاری لە سێدارەدان لە هەموو وڵاتاندا ئەلغا بکرێەوە ئەوەی باس کرد بوو کە ئەو ئەگەر هات و ئیمزا بکە لەسەر بڕیارێکی لەو شێوەیە ئەوە کاریگەری دەبێت لەسەر بڕیاری پێشووی کە ئاماژەمان پێدا. بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدا دۆستی لە دۆک سڵاو لێ بێ کاک دۆستی فەرموو. دەم باش کاک شوان. دەم باش کاک دۆستی. سەر سێدارەدانی ڕۆسیە نادیالوێ بڕیارێمە. بەڵێ. چکۆ ئەو بڕیارە ڕۆسیە هێکات ژێ بگیری دژگەلێک تێ بەرپرسێت عێراقی بخۆشی گیریتن. ناوە هەچێ تەڵقێک خۆڤێتە دە سێدارەدانێ دانەسەر. یانجی هەرێک تەڵقێکی خۆڤێت دەبێژیتم تیرۆرستە. یعنی ئەوە تشتێکی درستە. ڕای من اگر سحکانی کنه اره بوچی تندو تیجی یا بردام العراقی چند اگر اگه تایم بله شون اگر تو سحکه باری وای آبوری یعنی تیکچوی اگر اگه خزانه یعنی اما چون نینه اما یعنی چاوه وایل چه یک پاره که داته بشر چی زی سرداد چی اندی مروه انده که هی زی سرداد چی نفسایی یا نظمه یک پاره که داته ده تندو تیجی کردن یعنی آبوری عراقی از ذرا آبوری هی مازن گلک مازنه
يعني ساكي ظروف العراق أغلبها عندك خزانة تين باركي بن توتي هذا يعني ظروف طالق ندخش هذا جري هندية تندو دي جي كانت تحكي دولات يتبش كافية بالزنجين اشتي إماراتي ساكي إماراتي ساكي قطري قالك دولات تين زنجين عراق شو آخر زنجين ترى وشي تندو تيجي الورانينا شكو خلقي وي تيرا خلقي وي ديمقراطية فترة هي يدخشوا داجين يعني هذا أجري هند يعني عراق قالك الله واصل دفيت هذا في چند شدوید حل جذری هست حکمت سحکتی عری افتون دو تیجیش چه پیدا بید نه ما بشیتن تیگی سیداره دادم ایگی نظام چه مطابق حسار که بلا درست او قانون درست از سر بیتا تطبیق کردن بوصانی نه بلا سحکتی عری افتون دو تیجیش چه پیدا بید و زور سپاس بو هوا و هر سپاس بۆ کاک دۆسکی لە دهۆک لە سەرۆری کۆمەڵاتی فێسبوک دیارە سەرکەوت کاکەڕەش دەڵێت زۆر باشە بەڕای من دەبێتە هۆی نەمانی هەموو جۆرەکارێکی خراپ وە کوشتن و هەروەها دزی دیارە ئەم لەگەڵ ئەوەیە کە کاک سەرکەوت لەگەڵ ئەوەیە کە بڕیارێکی لەم شێوەیە مەبەستی ئەوەیە کە خزمەت بە دۆخەکە دەگەێنێت وە دەڵێت هەموو جۆرەکارێکی خراپ وە کوشتن و دزی قەدەغە دەکات دیارە هەروەها ساڵح کەریم دەڵێت گەرت لە سێدارەدان هەبێت ئەوە خەڵکەکە زۆر کاری خراپتر ناکات وا دەڵێت ئەریناڕۆز دەڵێت تا سەر ئێسقان مەبەستی ئەوەیە کە ئەمە کاریگەری دەبێت مەریوان میلان دەڵێت بەڵێ شتێکی باشە ئەگەر لە ڕاگەاندندا پیشان بدرێت بۆ ئەوانەی کە شتی خراپ دەکەن یارە ئەم لەگەڵ ئەوەدا کە ئەو بڕیارەش یاخود جێبەجێکردنی لە سێدارەدان پیشان بدرێت لە ڕاگەاندنەکان کە لەوە چ ئەوە هەندێک کێشەی لەسەر بێگەر بێت و بەو شێوەیە بێ بەڵێ مستەفا لە دەربەندی خان سڵاوی بێ کاک مستەفا فەرموو سپاس کاک مستەفا فەرموو بەڵێ السلام عليكم بەڵێ کاک مستەفا السلام عليكم عەلەیکوم ئەسسەلام کاک مستەفا سپاس دەکەم فەرموو سپاس کاکەجان لەسەر بڕیارەکەی ئەمڕۆ بەڵێ وەڵامی لەگەڵ سێدارەدانە بەڵێ با بیە باشە چونکە ئەمڕۆ هەر لە عەرەبستانی سەعودی خۆتان بزانن ئەمڕۆ هاوڵاتیەکی عێراقی لە عەرەبستانی سەعودیە بە شمشێر عێراق کرد بەڵێ بۆ نەبێت قەسەبخانەی دیکەی نەزانی چی کرا چی نەکرا بەڵێ حەفتا هاوڵاتی تیاسی بەسەر ئەو شا بووکو زاواکە بە بەرچاوی مێردەکەی وە بووکەکەیان فەساد کرد دوایی پشتنیشان بۆ لەگە سێدارەدان ڕێزمەیە بۆ برادەران ئەڕێن خراپە وەڵا دابیە باش کاک مستەفا لە بەرامبەر قسەکەی جەنابەت هەندێک لە بەشداربووان دەڵێن بڕیاری زیندانی هەتایی هەبێ بڕیاری لەو شێوەیە هەبێ بەڵام ئەم بڕیارە نەبێت وەڵام من لەگەڵ سێدارەدانە بەڵێ وەڵام من هەرەوەڵەکە سێدارەدام و هیوادارشم بە ڕێز مام جەلال ها سێدارەدادەی ئیمزای بکە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک مستەفا لە دەربەندی خان بەڵێ ئەمیرمان لەگەڵدایە لە سێ سادقە سڵاو لێبێ کاک ئەمیر فەرموو کاکەم کاتێ باش زۆر سپاس کاک ئەمیر کاکەگیان بابەتەکەتان لەسەر بابەتی دجێلە بەڵێ لەسەر بڕیاری لە سێدارەدانە لە عێراق تا چەند کاریگەری دەبێت یاخود کۆتایی دەهێنێت بە توندریشەکانی عێراق کۆتایی نایێنێ بەڵکو پەرەی سندوتە ئێستا ئەی بۆ باسێکی شەڕی ناوخۆ ناکەن 1,000 کەس کوژراوە تا ئێستا واتە کاک ئەمیر بڕیارەکە وا دەکات کە توندریجەکان پەرە بسێنن بەڵێ بڕیارەکان تونوتیژی ینی پەرەی پێدا زیاتر برەوی پێدات بەڵێ ئەگەر ڕوونی کەیتەوە چۆن مەبەستە چییە بۆ ینی مەبەستم ینی وەکو شێرگەیەک وایە عێراق وەکو شێرگەیەک وایە بەڵێ دوای سەدامی دیکتاتۆر چەندین سەدام و دیکتاتۆریەت هاتە ناو کوردستان و عێراق و بە تایبەتی کوردستان ینی هەموو خەڵکی کوردستان شاد حاڵن هەموو خەڵک ڕۆژانە ئەیبینن لێرە و لەوێ چی ئەکرێت ینی ئەو خەڵکە ئاگادارە ینی ئەمە کەی کۆتایی پێیت ئایا و ئەمانە ئەدرێن بە دادگار ڕۆژ و سات و کاتێکی خۆی هات بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک ئەمیر لە سێ سادق دیارە قسەکەی ئەوە نەبوو شەماڵمان لەگەڵدایە لە دەربەندی خانەوە سڵاو لێبێ کاک شەماڵ فەرموو کاک مەرحەبا زۆر سپاس مەرحەبا کاک شەماڵ سپاس دەکەم وەڵایی کاک من پێم وایە ئەو بڕیارانە جوان نییە شتێکی باش نییە بە من بە بۆچۆنی خۆم ئەڵێم شتێکی چاک نییە بەس دەربارە بەو کەسانەی کە شتێکی زۆر ئاوا هەڵە ئەکەن
خۆی حکم بێت باشە حکومەکە باشترە لەبەرەوە لەوەی ئەو کەسە لە 15 ساڵ 20 ساڵ حکم بێت لەوە کەسێکی عاقلی لە دەرچێت لە دواییە. بەڵام کاک شەماڵ کاک مستەفا لە دەربەندیخان دەڵێت ڕووداوێکی وەکو ئاهەنگەکەی دوجێل ڕووداوێکی زۆر بۆ خۆیوتی ڕووداوێکی گەورە بوو تاوانێکی گەورە بوو دەڵێت پێویستە ئەم بڕیارە دەربکرایە بۆ ئەو تاوان بارانە تا چەند هاوڕا لەگەڵ کاک مستەفا لە دەربەندیخان. کاک شوان سێرەکەیت ئەو نەمان بینە ئەو حادیسەی نەریزمان بینا نەریز بوو ئەو کەسە هەڵسا بە چەند بە کوشتنی چەند کەسێک هەر بعد دەفەن خەست فەنگێڵ گرت و دەستی کرد بە کوشتنی ئەو خەڵکە لەو پارکانە بەڵێ کەچی سێرەکەی 15 ساڵ حکم درا 20 ساڵ حکومە درێت ئەم ئینسانە ئەبێ عاقڵ بوێ لەم کاتە تێگەی بەس ڕێزم هەیە من یەک شتیکە هەخەم پێشاو پێم خۆشە کەسێکی سەدام حوسێن کە کەسێکی ئاوا زۆر تاوانبار حەقی خۆیەتی ئەم سزایە بدرێت یان کەسێکی ئەم من بەینەوەی ئەڵێم بە زۆر بە ئاسایی ئەڵێم کەسێکی ئەم مەسئولانەی خۆمان ئەم بڵێن مام جەلالە مەسعود بەرزانیە نازانم کێکی ئەم مەسئولە بەرزان یعنی گوناح ناکەن ئەم هەموو غەدرەکەن لەم میلەتە ڕەش و ڕوتە لەم کوردستانە یعنی پیانوانیە ڕۆژێک لە ڕۆژان لەوە ئەچێ و سەدام حوسێن بێنە بەردەم دادگا و ئاوا بەم شێوە دادگای بکرێ. بەڵێ کەواتە کاک شەماڵ لە دۆخی ئێستای عێراق ئێمە بینیمان پلانی ئەمنی زۆر دادەڕێت ئەوەی فەرزی قانون سەپاندنی قانون و ئەم پلانەنا پێت وایە لە تونددیژێکی ئاوایە ڕۆژانە دیمەنەکان بەو شێوەن لە عێراقدا لە بەغدا لە هەموو شار شارچکەکانی عێراق تا چەند بڕیارێکی لەم شێوەیە کاریگەری دەبێت لەسەر ئەوانە واتە وەک هەندێک دەڵێن ئەمە عیبرەتێک دەبێت بۆ کەسانی تر واتە تێرۆریستەکان. بەتاکید من بۆ کەسی من بەتاکید کاک شوان من بەتاکید دەڵێم کەسی غەدرێک کە کەسێک ئینسانێک هەست نەکا کە غەدرێکی زۆر ئەکا لە بەرامبەرەکەی یاخود بە تایبەتی لە میلەتەکەی میلەت ئیستارێکی وەکو ئێمە ئەڵێن کاک مەسعود باوکمانەوە نییە ئەڵێن مام جەلال باوکمانە وەکو باوکی خۆمان وەکو کەسێکی گەورەی خۆمان وەکو کەسێکی تێگەیشتوو لە ئێمە کەسێکی زیرەکرد لە ئێمە کەسێکی زیاتر تێڕوانین لە شتەکان ئیتر بەم شێوانە هاتوۆتە سەر ئەم تەختە یاخود مام جەلال پێشمەرگایەتی کردو کاکە باوکی منیش پێشمەرگایەتی کردو کەسوکاری منیش پێشمەرگایەتی کردووە یعنی گوناح نییە کە یعنی کاک شەماڵ عەفوم کە کاتم زۆر لێگرتی یعنی گوناح نییە باوکی من بە شێوەیەک بڵێ شەهید کراوە باشە یعنی مام جەلالی کوژرای هەروەکو ئێستا نەبوو یعنی ئێستا هاتۆتە سەر ئەم تەختە براکەی من مەکتەبی تەواو کردو چەند ساڵە ئەخوێنێت مەکتەبی تەواو کردو لە هیچ شوێنە تاعین نابێ بۆ کوڕەکەی جەلال تاڵەبایی لە نوێرکە خوێنە کاکە یعنی ئەم پارەی کە براکەی من ناتوانێت بڕە لە جێگایەک لە زانکۆیەکی نازان زانکۆی ئەمریکی پێ بخوێنێ بۆ کوڕەکەی جەلال تاڵەبانی کاکە ڕۆ سپاس بۆ پێوەندەکەت زۆر سپاس بۆ پێوەندەکەت کاک شەماڵ لە دەربەندیخان تۆزی لە تەورەکە دەرچوو کارزانمان لەگەڵدایە لە خەلیفانەوە سڵاو لێبێ کا کارزان فەرموو کاکە شوان ئێوارەت باش بەڕێز زۆر سپاس ئێوارەت باش کا کارزان بەڵێ زۆر سپاسم دەکەم بۆ ئەم تەوارە جوانە زۆر سپاس دەکەم بەڵێ هیوادارم نمونەت زۆر بێ نمونەی وەکو تۆ بەڕێز ئەو نەوع بەرنامانە پێشکەش ئەکەن گوێ لە ڕاو بۆچوونی خەڵک ئەگرن شتێکی زۆر زۆر باشە لە بۆچوونی من بەڵێ سەبارەت بەو تەوەرە بە نسبەت بەو تاوانبارانە کە لە عێراقا بڕیارەکە دەرناچێ یان خەڵک لەسەر ئەو تاوانبارانە سێدارە ئەدرێن من پێم شتێکی باشە بەڵام لە عێراق بە تایبەتی لە کوردستان یاسا سەروەر نییە ئەگەر لە کوردستانە یاسا سەروەر بێ یعنی شتێکی زۆر زۆر جوانە لە هەر دەوڵەتێکە لە هەر حکوومەتێکە ئەگەر یاسا سەروەر نەبێ پێم وایە ئەمە یعنی بارودۆخێکی زۆر زۆر خراپ نسبەت بە خەڵک نسبەت بە هەموو عێراق هەموو کوردستان دەگرێتەوە بەڵام ئەگەر یاسا سەروەر بێ شتێکی زۆر زۆر باشە لە هەموو وڵاتێکە یاسا قانون باب الملەتە بەڵێ کەواتە کاکارزان هەندێک دەڵێن بڕیارێکی لەم شێوە بڕیارێکی قەتعیە لەبەر نەبوونی سیستمێکی حکومڕانی نەبوونی سیستمێکی دادپەروەرانە لە عێراق وا دەکات کە بڕیارێکی لەم شێوە بڕیارێکی خێرا بێ بۆ ئەو کەسانی کە
لە سێدارە درێن. هەر بۆ نمونە هەڵۆ خۆشنا لەسەر تۆری کۆمەڵاتی فێسبوک دەڵێت بەڕای من سیستمی عراق هەڵەیە و سنوورەکانیشی نەپارێزراون، هەر بۆیە سیستمی لە سێدارەدان وە خۆی دەڵێت تەنها خۆمادووکردنە چونکە هەموو بزنەوەیکی سیاسی لە ڕووی بایۆلۆژیەوە سەر هەڵدادوە ئەگەر هەر کەسێک لە ناو ببرێت دەڵێت شوێنەکەی دەگیرێتەوە لایەن کەسێکی ترەوە. بەڵێ سەبارەت بەو برادرە من پێم شتێکی پرسیارەکە ئەو برادرەکە قسەی کردی شتێکی باش نییە، لەبەرەوە ئینسانی تاوانبارە بۆ لە سێدارە نەدرێ، بۆ خەڵک ئەو تاوانباران لە سێدارە نەدرێن، با لە سێدارە بدرێن، با تاوانبار بە سزای خۆی بگا. لە شریعەتی ئیسلامە ئەگەر کەسێک بکوژێتەوە دەبێت بکوژرێتەوە. بۆ لەبەر چی؟ لە هەموو وڵاتێکە یعنی لە هەموو دنیادا یاسا سەروەرە، قانون سەروەرە، چیراقی با سنوورە و چیراقی با حکومڕانیە. ئەگەر قانون حاکم بڕیاریدا چ پەیوەندی بە لایەنێکە و چ پەیوەندی بە حزبێکە و چ پەیوەندی بە کەسایەتێکە، یاسا شەرم لە کەس ناکە. گیانەکەم هەندێک لە لایەنەکان لەگەڵ ئەوەدان کە ئەم بڕیارە ئیلغا بکرێت لە عێراق لیستی عێراقی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاکارزان لە خەریفان. بەڵێ سۆران لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک سۆران فەرموو. باشی برام زۆر سپاس کاک سۆران، دەستخۆشی بەرنامەکە لێکم بەڕێزم. زۆر سپاس دەکەم بەڕێزەکەم. وڵای من بەنسبەت ئەو تەوەری کاڵە بژاردەوە من پێم باشە، یعنی ئەگەر هەچ قەرار و هەچ یاسایەک لە هەج وڵاتێکا دەست بکرێ، یعنی بێ دادگاکان سەروەر بێ، عەدالەت بێ یاسا بەسەر هەموو کەسێکە. ئەگەر ئەو یاسای حکوومەتی عێراقی بڵێن پەسەندێکە جێبەجێکا بێ جارێ بەسەرکردەکان خۆیانەوە دەست پێ بکەن، چونکە هەرێکە و خیانەتیان بە وەتان کردووە. کەواتە کاک سۆران بە هەل لە تەوەرەکەی بین بڕیارێکی ئەوە بڕیاری لە سێدارەدان تا چەند عادیلە لە عێراق؟ أخذ برزم عادل عدالتك يعني بون لنا جيش عراقي على منطقة بلين ديالو جلولا وأنا حل وأنا جيش عراقي أما كبير هذه أنا مثلا ما لا كردان كشتو رمي كردو سر بريو دربدر كردو شيء برزكم يعني بون من سركم لا بقى كإنزال سريع ساكن هكا بون من حل كردستان ساكن هكا زي بيسروا شو أنا كذا حل شو السلطة واعي حل إيش برزني برزم يعني او يا سيارة او كسانة اقدر وكدس انا بقول يعني دجيلا من اشتيان باشا ببيع بس دولاتك كاساس سرور بك عدالتيه بيقول من سي بدينا دول حموم منطقه كان الجنوب او منطقه لا خوماني لا تو لا قضاياك هاد كسبوا خوي حاكميك لا محافظيك لا قلنا قاعد كسبوا خوي حاكميك بريزكم بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک سۆران لە سلێمانی. مەریوان میلان دەڵێت تاوەکو پەندی لێ وەربگرن، هەروەها بەختێر عوسمان دەڵێت بەڕای من توندویژی زیاتر دەکات نەک کەمی دەکاتەوە. ئەمەر ئەشکانە دەڵێت من پێم وایە کۆتایی ناهێنێت بەڵام توندوتیژیەکان کەم دەکاتەوە. هەروەها نەبەرجاف دەڵێت بڕوا ناکەم هیچ شتێک کاریگەری هەبێ مەبەستی هیچ شتێک ناکات. هەروەها میران عەلی دەڵێت لە ڕاستیدا لە سێدارەدان نابێتە هۆی لە ناوبردنی توندوتیژیەکان بەڵکو کەمی دەکاتەوە. لە سێدارەدان هەبێت زۆر کارێکی چاکە بەڵام لە دادگایەکی عەدالەتدا نەوەک لە دادگایەکی تائیفی یان حزبی وەکو ئەو دادگایانەی ئێران کە بەتەنها لەسەر کورد بوون چەندان کەس لە سێدارە دراون. بەڵێ بەرزان لە سێ سادق. سڵاو لێ بێ کاک بەرزان فەرموو. ئەم کاتە باش. زۆر سپاس کاک بەرزان. بەڕێزی من یەک تۆز لە تەوەرەکە دەرەچم باسی ئەو برادەرەکەم کە باسی بە ڕێزمام جەلالی کرد زۆر بەداخەوە ڕاستە ئێمە هەموو کەسوکارمان شەهیدە بەس ئەبێت ئێمە هەر کەسێکمان شەهید بێ و یەکسەر بکرێ بەسەر کۆمار قەی چێکە بە ڕێزمام جەلال کەسێکی زیرەک بۆ لە سەردەمی خۆیان پێگەیوە. اینجا دەربارەی تەوەرەکەیش ئاسایی هەچ کەسێک کە تاوانێکی کرد بەبێ تاوانەکەی سزا بدرێت لە سێدارەدان بێ یا سژنی ئەبەدی. بەس بەڕێی من هەچ کەسێک تاوانەکەی وا بوو قورس بوو لە سێدارە بدرێت لەبەرەوەی هەم بۆ حکومەتیش باشە هەم ئەم کەسێک کە سژنی ئەبەدیە یعنی هیچ ئیسیفادێکی بۆ کۆمەڵگە نامێنێت تەواو بۆ حکومەت ئەم مەسروفە لەم کەسا بکە کە تاوانێکی کردو خزمەتی بکە هەتا و کاتێک خۆی گیان لەدەستەدایە ئەمرێت. زۆر سپاس بۆ تەوەرەکەتانی. زۆر سپاس بۆ بەرزان لە سێ سادق. بەڵازان وچانێکی کورت و دێنەوە لاتان.
بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان ڕێبەرنپاخشی دەڵێت کۆتایی ناهێنێت بە توندوتریجەکان، ڕێبوار هۆری دەڵێت بەڕای من نابێتە هۆی کۆتاییهێنان بە توندوتریجی. شێنێ محەممەد دەڵێت پێم وایە کۆتایی نایەت، هەروەها شایجان دەڵێت من پێم وایە قەت کۆتایی پێ نایەت. حەمەد چوارباخی دەڵێت عراقیەکان کەسیان بەلاوە گرنگ نییە، هەر شتێکیان بوێ دەیکەن و گوێ لە کەس ناگرن. داکی کانیاز لە سلێمانی، سڵاو لێ بێ داکی کانیاز فەرموو. ئەم کاتەوە باش کاکسوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێک خۆشیتەوەرەکە لێتم. زۆر سپاس دەکەم. بەداخەوە لە وڵاتی ئێمەیە هەندێک قانون جێبەجێ ناکرێ. بۆ نمونە ئەگەر یەکێک حکومەکەی خۆی وەربگیرێ لە کاتێکا لەگەڵی سیانان بڕاو ئەبێ، باشە تۆ حکمی بە یان نانی ببڕە، بۆ هەردووکیانەکەی بەجارێک دەسەنەیتە بینە قاقەی ماڵ و مناڵی ئەو کەسە تاوانی چییە؟ لە وڵاتی ئێمەیە بەداخەوە هیوادارم ئەو قانونە نەمێنێ. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سەرکەوت لە تەکیە، سڵاو لێ بێ کاک سەرکەوت فەرموو. زۆر سپاس کاک سەرکەوت. دەستخۆشی بەرنامە دەکەم. زۆر سپاس دەکەم. کاکشان بەڕای من پێم باشە شوێنی بۆ ئیدامکردن شوێنێکی دیاریکراویش هەبێت. ئەمە سزاکان ڕاستە، سزاکان هەر کەس و سزای خۆی وەربگرێ. قەچێکە با سزا ئەو کەسێکە تاوانێکی قورسەکە سزای قورسەکەی ئیدامە. شوێنێکی دیاریکراوی بۆ ئەو شوێنە ناو بندێ ئەو شوێنانی ئەو کەسێکە تاوانێک ئەکا ئەو شوێنەی بیر بێت. زۆر سەکەم. بەڵێ سپاس پەیوەندەکەت. فازل لە سۆران، سڵاو لێ بێ کاک فازل فەرموو. شەو باش. زۆر سپاس دەکەم. شەو باش. چۆن باش سپاس مەمنون. بەڵێ کاک فازل. کاکشمان من خۆم لەگەڵ لەگەڵەوەدانی لە سێدارەدان مینێ لەسەر تاسەری عراقا لەبەرەوەگەر تەماشای مێژوو بکەین بە درێژایی مێژوو حکومڕانیە یەک لە دوایەکانی لە عراق ئەوەی هاتووە بەخوێن هاتووە دوای ئەوەی کە هاتووە دەستی گەیشتە دەسەڵات وەکو تۆڵەسەڵنەوەیەک یعنی خۆی پێ حەقتر بووە، خۆی پێ دموکراتیتر بووە، خۆی پێ وای ئەگەر ئەو بێتە سەر حکومە خەڵکانێک کەنە زۆمیان لێکراوە ئەو بتوانێت حەقی ئەوانش بستێنێتە، بەڵام هەمان کاتە تا ئەو کاتێ حەقی میلیۆنی خەڵکی سامنێتەوە ئیدی میلیۆن خەڵکی خواردووە. لەبەر ئەوەی لە سێدارەدان بەڕای من نمێنێ باشترە وەکو تۆڵەفەنەوەیەکی حەشایری ئەوانە نمێنێت. یعنی ئێستا ئەگەر تەماشا بکە حکومڕانەکانی کە دوایەکی عراق تەماشاکە وەکو شێوازی وا پەیڕەوەکردن حکومڕانەکە سیاسەتەکانیان وا پەیڕەوەکەن کە شێوازی عەشایریگەریە. بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین نازیەکان ئیسرائیلیەکانیان جوولەکەکانیان دابم کوشت و جوولەکەکانیان کرد تا ئەو لەحظەیەش جوولەکەکان زانیاریان هەیە زۆر کەس تا ئێستاش ماوە لە ژیاندا لە وڵاتاندا دەژین ئەو ساش ینی تا ئەو لەحظەیەش. بەڵێ بەڵام کاک فازل هەندێک لایەن هەن لە ڕوانگەی سیاسیەوە ئەم قسەیە دەکەم دەڵێن هێز چارەسەرە بۆ توندوتیژی. لە ڕووی یاساییەوە تا چەند بڕیارێکی لەم شێوەیە چارەسەرە بۆ دۆخی ئێستای عێراق کە هەمومان دەزانین چۆنە؟ بەڵێ بەڕای من کێشەکان چارەسەر ناکە، خراپتری دەکا. کێشەکان بەرەو قوڵترەسن لەبەرەوە زۆر لەو تیرۆریستانەی کە باڵێن لە زینداندان یان ئەو کەسانەی کە تاوانیان کردووە بەنامبەر بەگەڵی عێراق بەڵام بە تایبەتی تیرۆریستەکان زۆر لەوانەی کە بوونە تیرۆریست سەبەبیان هەیە. خۆی تا ئێستا دادگایشی بێلایەندا نەمەزراوە دادگایەکە لێ بپرسێتەوە ئایا ئەوە بۆچی ئەو کەسێکە بۆ بە تیرۆریست ماڵی وێراگراوە. بۆ نمونە ئەمریکیەکان کە هاتن دوای 2003 کە داخلی عێراق بوون ئەو کاتیش لە زۆر مناقەشەکان گەڵ برادرانە گەڕاوەڕیان پێم گوتن ئەمریکا سیاسەتەکانی هەڵەیە سیاسەتەکانی هەڵەنە ئەو برادرە ئەو بەڕێزانەی کە هاتوونە حکومیش ئەکەن لە عێراق ماڵی هەم شیعەکانیش حتا کوردەکانیش لە عێراقدا بەڵام تعادەشی ئەتوانین بڵێن کوردەکان باشتر بوون لەوان لە شیعەکان بەڵام شیعەکان وەکو تۆڵەفەنەوەیەکان ئەمریکیەکان ئەچن مەفرەزەیەک بەسەر ماڵێکیان دادا یعنی کابرا بەبێ ئاگا بەبێ ئەوە هیچی کردی تعدای ناموسیان هەیە کەس لە بەرچاوی ماڵ و منداڵیان نەکوشت. ڕەتفعل کەسێک لەو عائیلە ئەبوو بە تیرۆریست پرسینەوەیان لەوە کردووە ئەو کابرایە بۆچی بۆ بە تیرۆریست. دوای
زیشمان هەیە با بڵێن بۆ نمونە هەرێمی کوردستان دوای ساڵی 91 کە هەرێمی کوردستان با بڵێن نیمچە فدرالی شێگر و نیمچە ئازادیی وەرگرت ئەو کاتی یەکێتی پارتی ئەو بەرپرسانەی کە لەناو حیزبی بەعزدارە ناو حکوومەتی عێراقدا هاوکاریە کوردەکان زۆربەی زۆری کوردەکان مستەشارەکان با بڵێن زۆر خەڵکیشیان کوژ بوو بەڵام کورد یەکێتی پارتی ناڵێن لەبەر ئەوەیان بوو کەنیان ویست تۆڵە بکەنەوە بەڵکو لەبەر بەرژەوەندی حیزبی بنەماڵەی بوو بەڵام لە هەمان کاتیشدا کاردانەوێکی باشی هەبوو بوون ڕئیس عشیرەتەکان بە تاچی ماوێتەوە ئەتوانن دادگایان بکەن ئەتوانن لە سێدارەشیان بدەن کەسیشی بەدەورەوە ئەو ئەقۆزیشی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک فازیل لە سوورە مەڵای زاندیارە هەر بۆەوەی قسە لەسەر هەندێک لایەنی تری تەوەرەکە بکەین لە زۆربەی وڵاتانی جیهاندا و بە تایبەتی لە ئەمریکامە دەبینین سجنی ئیسلاحیان زندانی چاکسازی هەیە کە لەگەڵ ئەوەی کە ئەو تاوانبارە حکم دەدرێت دەچێتە قۆناغی ئەوەی کە فێر بکرێ یاخود چاکسازی بکرێت لە هەڵسوکەوتی بۆ ئەوەی ئەو تاوانانە دووبارە نکاتەوە دەتوان لە لایەنێکی تری تەوەرەکەەوە قسە لەسەر ئەوشکەن کە تا چەند پێویستە ئەم زیندانانە هەبن لە عێراقدا. بابانمان لەگەڵدا با گوێمان لە تێبینەکەی کاک بابان بێ لە ڕانیە. سڵاو لێ بێ کاک بابان فەرموو. سڵاو لە تۆ کاکەشمانجیان. سپاس کاک بابان. دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم دەستخۆشی تەوەرەکەت لە یەکەم تەوەرێکی جوان هەڵبژاردووە. بڵێن بەڕێی من بڕیاری لە سێدارەدان بمێنێ باشترە. بەرەوەی ئینسان هەر تاوانێکی وها دەکە کە قابلی لە سێدارەدان بێت مثلا ژیانی کۆمەڵی کەس لە ناو دەبات بەبێ هیچ هۆیەک حەقوای ئەو کەسەش مافی ژیانی لێ بسەندرێتەوە لە بەرەوەی ژیانی مافی لە ژیانی لە خەڵکانی کە ساندراوەتەوە. بەڵام دەبێ من بۆ شتێککە بگەڕێینەوە ئەو کەسانی کە ئەو تاوانە ئەکەن کە دەبێتە هۆی لە سێدارەدان بگەڕێینەوە بۆ ئەم کارە بۆ ئەکرێت مەسەرەن بۆ کردەوێکی و ئەکرێکە ئینسان تاوانێکی وها بکات کە بێتە هۆی لە سێدارەدانی. مەسەرەن ئێستا بڕیاری لە سێدارە وەکو مەسەرەن لە ئێران هەیە ئەمە هیچ لەگەڵ ئەو بڕیارە دانیمە لە بەرۆی بڕیارەکە لە دادگایەکی عادلانە بێ نەک مەسەرەن نەکون نەتەوەیەک جا کورد بوونە عەرەب بوونە فارس هەر نەتەوەیەکە گرنگ نییە تو لەسەر نەتەوە مرۆڤەکانە ناوبەرینە بەڵام بەپێی ئەو تاوانەی کە ئەیکا تاوانێکە قابلی لە سێدارەدانە لە دادگایەکی عادلانەدا ئەو کەسە شانی ئەوەیە لە سێدارە بدرێت. بەڵێ کاک بابان کاک فازل ئاماژی بۆدا کە بۆ ئەوەی زافێک بۆ قسەکەی ئەو هەندێک لەو کەسانی کە دەستگیر دەکرێن لە عێراقدا زۆربیان گەنجن. کاک فازل دەڵێت زۆربیان بەهۆی مەغدووربوونیان یان کوشتنی کەسێک لە خێزانەکانیان وەکو تۆڵەیەک ئەم کارانە ئەنجام دەدەن کەواتە بڕیارێکی لەم شێوەیە دادپەروەرانەیە بەرەم بەر بۆ کەسانە خۆی زین چۆنم منۆکوتم گەڕێ مەسەرەن بۆ ئەوەی کردەوەکە چۆن دەبێ شتێکی وا بکرێت کە مەسەرەن ئەو شتا ڕوونەدا تایبەت لە عێراقیشدا بەڕاستی لە بەرەوەی عێراق وڵاتێکە مەسەرەن نغڕۆی گەندەڵیە مەسەرەن مرۆڤەکان کە سەیر دەکەن مەسەرەن چینێک سەیری دەکات چینێک زۆر ژیانێکی ئاسوودە و خۆش و واتە تاوانەکان کاردانەوە بەڵام چینێکترن ژیانێکی زۆر ناخۆشیە ئەمە کاریگەری نەفسی دەرونیە و کەسێوارە دەکات لەوان تووشی تاوانی بکات بەڕاستی بگەڕێن و بۆ شتێکە ڕووداوەکەی لەسەر دروستە بێ مەسەرەن چ شتێکەیە کە مەسەرەن ئینسان تووشەکە ئەو کارە بکات بەڕاستی و هەروەها گەڕێگەم دەیە قسێشکەش بکەم هەروانەش نیە کە مەسەرەن تاکە کەسێکە کوشتنی کەسەکانیش بەڕاستی هەرە کوشتن نیە مەسەرەن ئەوەی خۆشمان دوور نەڕۆین برادێک پێی نەخۆش بکە باسی سەرکردەیەکرا بەڵام ئینسان پێی ناخۆش نەبێ ئەمە ڕاستیە کاکە تۆ چەندەها کەست کوشت چەندەها مەسەرەن خەڵکت بێ باو کرد چەندەها مەسەرەن ژنت بێوەژن کرد ئاخر ئیوا هەیە ئێستاش لە زیندانەکان دەناڵێنێ ئەی تاوانی ئەوانە چییە هیچ لە سێداردان کەمتر نییە بۆ ئەوانەشە بەڵام دەبێت دادگایەکی عادلانە یاسایەکی عادلانە هەموو کەسان دادگای بکرێت کە دەبنەوەی تێکدانی ژیانی کۆمەلگا و ژیانی کەس. بەڵێ کاک بابان زۆر سپاس بۆ خوێندەکەت زۆر سپاس دەکەم فازیل لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک فازیل فەرموو. ئەلو بەڵێ کاک فازیل کاکشانجیان باش زۆر سپاس دەکەم یارەت باش زۆر سپاس بەڕێزی دەست خۆش بێ بۆ تەوەرەکەی ئەمڕۆتان. من وەکو کەسێک کورد بەرامبەر بەو پێشنیازەی کە ئیمڕۆ جەنابتان تاقیتان کردووە لە 100% لەگەڵەوەیان کە حکمی لە سێدارەدان جێبەجێ بکرێت لەبەرەوەی حکمی لە سێدارەدان کە یاسا بەرقەرارە بێت بە یاسا کاتێک بەرقەرارە بێت کە مافی یەکێکی دەجێڕێتەوە کەسێک کە حکمی لە سێدارەدانی بەسرعاتەیە چەند برادەیەک لەو پێشپەیوەندیان کرد لەگەڵ ڕێزمدا بۆ
هەرسیەوان کاڵێ با 20 ساڵ حکمی با یا 15 ساڵ حکمی با باش ئەو کەسەی کە کوژا تاوانی چی بوو چ تاوانێکی هەبوو ئەی ئەم بۆ بژیت بۆ کوشتی لە بێناوی چییە چەندین کەس لەسەر میلیۆنی دیناری تەبع کوژراوە لە کوردستانیشا نەک لە عێراقدا تەنانەت میلیۆنی دیناری تەبعی پێ بۆ کوشتیان لەزەتیان کردو سوپانیانە لە پێناوی میلیۆنی دینارە ئەو ئینسانە چ تاوانێکی بوو بۆ بڕیای لە سێدارەدان جێبەجێ نەکرێت ئەگەر بڕیای لە سێدارەدان جێبەجێ بکرێت دیارە ئەو توندوتیژانە کەمە بێتەوە. بەڵام کاک فازل لایەنێکی مرۆیی هەیە کە دەکرێت باسی بکەین ئێمە دەبینین زۆر کەس تا ئێستا تێنەگەیشتووە لە توندوتیژی و زۆربەی تاکەکان لە عێراقدا ڕاهاتوون بەوەی دیمەنی توندوتیژی بەلایەنەوە ئاساییە کە دەیبینن. بۆ نمونە ئێستا تێبینێکی ئەرکان کەریم لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک دەڵێت لە سێدارەدان ئەگەر لە بەرچاوی خەڵک نەبێت کاریگەری ئەو تۆی نییە واتا پێی وایە یاخود ئەو تێبینەکەی ئەو وا بۆیە چێکە پێویستە لە سێدارەدان لە بەرچاوی خەڵک بێ بەڵام ئایا ئەمە تا چەند دیمەنێکی شیاوە بۆی خەڵک بیبینن خۆی لە ڕاستی ئەو حکومی لە سێدارەدانە زیاتر لە ئێرانە بەرجەستە ئەکرێت ئەویش زۆرترین ئەو ڕێژانە لەسەر نەتەوەی کورد جێبەجێکرێت تا ئێستا نەمان بینی کابراکی فارزاوە هەڵواسێ و بۆ شێوە ڕەندانەی ئادام بکرێت ئەدامانەی ئەوەیە ئەکرێتە بواری سیاسیەوە بەڕاستی بەڵام ئەدامکردنی ئێرە لە بەنسبەت عێراق و کوردستانەوە ئەمانەی کە دەستیان سوودە بە خوێنی خەڵکی هەژار خەڵکی کەم دەرامەت خەڵکی کورد لە ناوچەدا بڕێنراوەکانە کە ئەژیرە دەدێ بە دادگا بۆچی بپارڕێنەوە خەڵک شێ بپارڕێتەوە بیکەن بە حکمی 20 ساڵ حکمی 20 ساڵ پڵاو گۆشتی بنێ ئەی ماڵومناڵی ئەو کەسێک کە کوژراوە چتاوانێکیان هەیە بەڵێ کاک فازل کەواتە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت با گوێمان لە تێبینی زۆر سپاس دەکەم سیوەی لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو زۆر سپاس کاک سیوەی میبراجیان من لەسەر تەوەرەکە ئەڵێم بێ یاسا سەروەر بێت بەڵێ کاتێک کە یاسا سەروەر دەبێت هیچ شوێنێک هیانی هیچ جێگای خۆی ناگرێتەوەنێ بۆ نمونە ئێستا هەیە لە وڵاتی خۆم هەلم سلێمانیە کەسانێکن دووسێ کەسیان کوشتووە حکومدان بە سێدارەر بەڵام سەر بازاڕەکان ئاسوڕێنەوە بێ وەکو من نەبان دیۆ نەبارە بەڵێ ئەوە زاهرێکە بۆ جای خۆمان نەبینین لە کاتی ئەمە هۆی چی هۆی و کە یاسا سەروەر نییە دەبرێن پێمان باشە لە سێدارەدان هەبێ بەڵام لە دادگایەکی دەلایەنە نەک حیزبایەتی و نەک دادگایە بێت هەر کەسە بارەزی خۆی حکم پێوە بکات یاسا سەروەر بە کورتەکەی بەڵێ سپاس بۆ کاک سوێی لە سلێمانی بەڵێ ئارام لە پردێ سڵاو لێ بێ کاک ئارام فەرموو شەوت باش بەڕێزم زۆر سپاس شەو باش کاک ئارام خۆشیە بەرنامەیەت بۆ دەکەم سپاس دەکەم سپاس دەکەم باسی وەزعەکەی ئێمە دیارە لە باسی لەسەر لە سێدارەدانە بە بەرچاوی خەڵکەوە و من پێم وایە سێدارەدان بۆ ئەو کەسانە کە دەکرێت قاتیل بی یاخود دز بی ئەگە بە بەرچاوی خەڵکەوە بە سێدارە بدرێن قەینە بەڵام ئینسانی سیاسەتمەدار و شۆڕژێر شتێکی تاوانێکی ئاستۆی گەورەیە لە بەرچاوی خەرک لە سێدارە بدێ و سیاسەتمەدار نابی لە سێدارە بدرێ ئەو شتە نییە باسی یاساش کە دەکەن لە وڵاتی ئێمە پێم ناڵێن ئەو یاسایی کە باسی دەکەن لە شوێیە من پێم وایە یەک زار باواز لە باز یاسا بینین چونکە یاسا بە قەراری قەتعی لە هیچ جێک نییە بۆیە وا دەرێم من بخۆم 28 ساڵە پێشمەرگەم پێشمەرگەی حزبێکی پیرۆزیشم و قیادەکەش لەسەر سەر و لەسەر چاوم دادەنێم چی ئەو قیادەیە پێویست ناکە من ناوێ بینم لەبەرەوەی ڕێزی ئەوەندە گەورەیە خۆم بە 28 ساڵە تشتیوا ناقانونین نەدێت ئێستا لەم شارەدا دەنیشم بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاگارام لە پردێ ببوورە لەبەر کاتی بەرنامەکە ڕەجەب لە ئاکرێ سڵاو لێ بێ کاک ڕەجەب فەرموو ئەو کاتت باش زۆر سپاس کاک ڕەجەب بەڵێ خۆشەویستیم بۆ تۆ سپاس دەست خۆش بۆ تەورەی کە داتناوە ئەم شەو سپاس دەکەم سپاس یاسە و لەسەر لە سێدارەدان ڕوچنی من هەبێتن زۆر باشە باڵام بۆ هەموو خەڵک وەکو یەک بێتن نەک بۆ کەسێک کە بێ بۆ کەسێکی تر نەبێتن و ئەو کەسی لە سێدارە شەدرێت لەبەر چاوی خەڵک بێتن و نەک لەلایەک لە سێدارەت برێت و یاخۆ لەسەر تشتێک لە ڕاگەرنەکانش بێت لەسەر فلان تشتە و لەسەر فلان تشتە لە سێدارەدرا واتە بە پێی یاسا بێتن یاسا سەروەر بێتن هەندێک کەس لە سێدارەدراوە بەڕاستی ئەمە جێگەی خۆشحالیە کە لە سێدارەدراون وەکو سەرکەدا عەرەبەکانی کە دژی کورد سیستاوانێکیان کرد یاخود دژی خەڵکانی خۆیان سیستاوانێکیان کرد ئەمە جێگەی خۆشحالی بۆیە ئێمە هیواخوازی هەموو کەسێک یاسا
بۆ هەموو کەسێک وەکو یەک بنەک بۆ من هەبێ بۆ کەسێکی تر نەبێتن زۆر کەس هەیە یاسا دەگرێتەوە کە لە سێدارە بدرێ بەڵام لەوەی کەسێک پشگیری دەکەن یاخود بەرپرسێک پشگیری دەکەن یاسا ناتوانێت ئەو کەسە بەتە بەردەم سێدارە هەرگیز نەیتوانیوە تا ئێستا داهاتوش پێم وابێ ناتوانێتن بۆ هیوا خوازم لە داهاتوودا یاسایەکە بێتن لە عراق بۆ هەموو کەس وەکو یەک بێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕەجەب لە ئاکرێ. بەڵێ سوبحی لە ڕۆمادی کە ئەفسەرە سڵاو لێبێ کاک سوبحی فەرموو. دەم باشە کاک شەوان. زۆر سپاس کاک سوبحی. باشە کاک شەوان. زۆر سپاس دەکەم. کاک شەوان سپاس دەکەم بۆ بتەوەرە. ڕاستی ڕای من ئەکەوە کە ئەفسەرێکی لە ناو جێشەوە عێراقێ. بەڵێ. کاک شەوان ئەسپۆ ڕای من ئەوە کو بێنە ئەعدام کردن. ئەوە سەرێ 8 ساڵە لە ناو جێشێدا. بەڵێ. دێژمەتە من نزیکی 1000 مرۆڤ دیتینە هاتینە گرتن هەر ئەوەن یەک و 5 نەفەر کوشتە و 20 نەفەر کوشتە و ئەمە سۆر احتراف کرا نەفەر مەگرتینە ناو جێشێ ئەو یەک و 5 نەفەر سوڵتەی ئاشا کچ ڕەواندینە و خراپ کردینە. کەواتە کاک سوبحی جەنابەت لە ڕۆمادیت و لەوێ دیمەنەکان بۆ شێوێن کە بارودۆخەکەی دەبینین ناوبەناو توندیتی ڕوودەدات لەو پارێزگایە. پێت وایە ئەم بڕیارە کە جەنابەت دەڵێی پێویستە هەبێت تاکە چارەسەرە بۆ توندیژی لە عێراق؟ ئەس خۆت بێژم کۆکشم ڕاستە عێراقێک و دیموقراسی احتیمالە خەڵکێمە هەبیت بێشتن چێنۆبیت بێنە ئەعدامکردنەوەی بەس ئەف شەخصە ئەگەر هاتو بێنە سجنکردنجی ذێگۆێ ئەس gelek شخص نۆتم مثلا داخل يوم مصر هم كالمنطقة مثل ما دوام كرد gelek شخصات نوتن أبدير هو بيتقوت نجرتن واحتراف كرد 20 نفر أو 30 نفر كشتنا والتلفزيون اللي إعلامه وذيقوه بين السجن كرن احتمالات من تيجي مبينه خزانة دي شبيتن أكر بيتها شخصا بين عدم كرن وغضارة يومنا الشخصية كات سرق. بله. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک سوبحی لە ڕۆمادی بەڵای هەڤاڵ لە ناحیەی ڕزگاری. سڵاو لێبێ کاک هەڤاڵ فەرموو. کاتۆ باش. زۆر سپاس کاک هەڤاڵ هەموو کاتێکت باش. باشی بەڕێزم. سپاس دەکەم. بەڵێ کاک هەڤاڵ. مانی سێدارەدانە بەڵێ؟ بەڵێ. وەڵای من لەگەڵ من سێدارەدان هەر باشترە. بەڵێ. تا چەند پێت وایە بەڵێ. بەڵێ کاک هەڤاڵ پرسیارەکەمەوەیە تا چەند پێت وایە ئەمە تاکە چارەسەرە بۆ دۆخی ئێستای عێراق؟ وەڵای چارەسەرە بەڵام بەم وادەیە نییە بەرام هەبێ باشترە. بەڵێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەڤاڵ لە ناحیەی ڕزگاری کە دوا پەیوەندیمان بوو بەڵێ وێزگەی یاخود دوا وێزگەی بەرنامەکە تایبەتە بە خوێندنەوەی سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک حەمەد چوارباخی دەڵێت بەڕای من توندیژی بە ڕێژەیەکی زۆر لە عێراقدا زۆر بۆ پێویستە حکوومەتی عێراق پلانێکی باشی بۆ دابنێت. شوان محەممەد دەڵێت بەڕای من هیچ کات بڕیاری لە سێدارەدان کۆتایی بە توندیژەکانی عێراق ناهێنێت. هەروەها حەمەد چوارباخی دیارە تێبینیکی تری هەیە دەڵێت بەڕای من لە یاسای لە سێدارەدان لە عێراقدا بەپێی یاسا ناڕوات بەڕێوە دانا محەممەد دەڵێت تا ڕادێکی زۆر کۆتایی پێدەنێت مەبەستی توندیژەکانەوە دەڵێت چونکە ئەگەر ئەو ترسە نەبێت ڕەوشی عێراق بەرەو خراپتر دەڕوات کەس لە هیچ ناترسێت بەڵام دەبێت بە شێوەیەکی دادپەروەرانە بێت و کەسێک ئەگەر ببێتە هۆی ئاژاوەنانەوە و کوشتنی خەڵکی بێتاوان ئەبێت سزای خۆیان وەربگرن. جابر شیروانی دەڵێت بمێنێت و نەمێنێت بەڕای من هیچ کاریگەری نییە. سەرحەد عەبدوڵڵا دەڵێت زیندانی هەتاهەتایی هەبێت باشترە نەک لە سێدارەدان و زیندانی هەتاهەتایی وا لە مرۆڤ دەکات کە هەموو ڕۆژێک پەشیمان بێتەوە لەو تاوانەی کە کردوێتی. سابر حەسەن دەڵێت بەڵێ پێویستە لە سێدارەدان بمێنێت چونکە هەندێک مرۆڤی وا هەیە ئەوەندە تاوانکاری دەکات. دواتێبینی فەیسبوک دەخێنینەوە دیارە دهۆکی چەلەنگ دەڵێت مستحقی سێدارەدەیە بە ئیمزای بکەن. بەڵازان لێداتینە کۆتایی ئەڵقیم جاری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێت تەوەرەکەتان کراوە دەبێت. هەرشاد و بەختەوەر بن.